سڵاو ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ناڕەزایەتی ژینگە پارێزانی مەریوان لە ئاست لێدانی کەمەربەندی لە تەنیش زرێبەر. ڕێزلێنان لە یادی سارینا ساعیدی و ئارمیتا گەراوەند لە سنە و تاران. درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە شاری بانا. کۆچی دوایی نووسەرێکی بەناوبانگی کورد لە شاری بۆکان. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕامیار محەممەدزادە لە پیرانشار. ناڕەزایەتی ڕۆژنامەوانانی سلێمانی لە ئاست تروری دوو ڕۆژنامەوان لەلایەن تورکیا و ڕێپێوانی خەڵکی شەدادی دژ بە دەوڵەتی تورکیا. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانباری 1430 هەتاوی خانشینکراوانی تامینجتماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز و شوش دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە پێ ڕەواڵی یەکشەمەی هەموو هەفتەیەک بە وتنەوەی دروشم لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست بوون. ناڕەزایەتی ژینگە پارێزانی مەریوان لە ئاست لێدانی کەمەربەنی لە تەنیش زرێبەر. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانبار کۆمەڵێک لە ژینگە پارێزانی مەریوان دژ بە بڕیاری بەرپرسانی ئەو شارە بۆ لێدانی کەمەربەنی لە تەنیش زرێبەر کۆبوونەوە. ژینگە پارێزانی ناڕازی بە کۆبوونەوە لە زرێبەر ڕایان گەیاند لێدانی کەمەربەنی لە تەنیش ئەو دەریاچەیە سروشتیە کێشەی ژینگەیی دروست دەکات. ئەوە لە حاڵێکدایە کە پێشتر شوێنێکی دیکە بۆ لێدانی ئەو کەمەربەندیە دیاری کرابوو، بەڵام بەرپرسانی ڕژیم لەبەر ئەوەی ناچار نەبن پارە بە خاوەن زەویەکان بدەن، شوێنی لێدانی پرۆژەکەیان گۆڕیوە. ڕێزلێنان لە یادی سارینا ساعیدی و ئارمیتا گەراوەند لە سنە و تاران. ڕۆژی شەممە 1 بەفرانبار بنەماڵەکانی سارینا ساعیدی و ئارمیتا گەراوەند بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو دوو گیانبەخت کردووە وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەرەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. سارینا ساعیدی تەمەن 16 ساڵ لە ڕێکەوتی چواری خەزەڵوەری 1403 لە کاتی بەشداری لە ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری سنە بە زەبری باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی چووە کۆما و پاش 1 ڕۆژ لە نەخۆشخانەی ئەو شارە گیانی بەخت کرد. هەروەها ئارمیتا گەراوەند لە ڕێکەوتی نوێ ڕەزبەری ساڵی 1402 بە زەبری حیجاببانەکانی ڕژیم لە میترۆی تاران کەوتە کۆما و پاش 28 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانە لە ڕۆژی 6 خەزەڵوەری هەمان ساڵدا گیانی بەخت کرد. درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە شاری بانا. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانباری 1430 هەتاوی کۆمەڵێک لە ژینگە دۆستانی شاری بانا لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانەدا سەدان دەنکی بەڕوو نەمامی قەزوانیان لە داوێنی چیای ئەربابادا چاند. پێشتری ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە دەوروبەری شاری بانە پێوەست بە هەڵمەتی زاگرۆسانە ببوون. ئەم جارە چالاکیەکەیان بە بەشداری بەرینی منداڵان و ژنانی ئەو شارە ئەنجام درا. بەشداربووان بە چاندنی سەدان دەنکی بەڕوو و نەمامی قەزوان لە داوێنی چیای ئەربابا داوایان لە خەڵکی ئەو شارە کرد جوانی سروشت بۆ ئەوەکانی داهاتوو بپارێزن. کۆچی دوایی نووسەرێکی بەناوبانگی کورد لە شاری بۆکان. ڕۆژی شەممە 1 بەفرانبار فەتاح ئەمیری نووسەر و چیرۆکنووسی ناوداری خەڵکی بۆکان کۆچی دوایی کرد و مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. کاک فەتاح ئەمیری لە دایکبووی ساڵی 1325 هەتاوی لە گوندی مەنیچەری سەر بە شاری بۆکان و نووسەری چەندین کتێب لەوانە هاوارە بەرە، میرزا، زیندەخۆن، گێژەلووکە و خەم و خەیاڵ بوو. ناوبراو لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتی دەست بەسەر و بۆ ماوەیەک زیندانی کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕامیار محەممەدزادە لە پیرانشار.
ڕامیار محەممەدزادە شارومەندی خەڵکی سەردەشت و دانیشتووی پیرانشار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 32 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕامیار محەممەدزادە تەمەن 19 ساڵ ڕۆژی شەشی خاکە لێوەی 1403 هەتاوی هاوکات لەگەڵ دوو کەسی دیکە بە ناوەکانی محەممەد مەشرەوی ئەسڵ و موعین حسەینزادە بە بیانووی بەشداریکردن لە ڕێوڕەسمەکانی نەورۆز دەست بەسەر کرا. دواتر ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی مەهابادەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 32 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ناڕزایەتی ڕۆژنامەوانانی سلێمانی لە ئاست تروری دوو ڕۆژنامەوان لەلایەن تورکیا. ڕۆژی یەکشەمە 2 بەفرامبار ڕۆژنامەوانان و چالاکانی سیاسی خەڵکی سلێمانی لە کۆبوونەوەیکی ناڕزایەتیدا تروری دوو ڕۆژنامەوانی ئازاد بە ناوەکانی نازم داشتان و جیهان بیلگینیان لەلایەن تورکیاوە بە توندی شەرمەزار کرد. لە ڕۆژانی ڕابردوودا نازم داشتان و جیهان بیلگین لە کاتی ڕۆماڵکردنی هەواڵی تێرشەکانی گروپە تروریستانی سەر بە دەوڵەتی تورکیا بەسەر بەنداوی تشرین لە کۆبانێ لەلایەن پەهباتێکی تورکیاوە کرانە ئامانج و گیانیان لەدەستا. ڕۆژی یەکشەمە مەراسمی سەرخۆشی ئەو دوو ڕۆژنامەوانە ئازادی خوازە لە باکووری کوردستان بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. لە شاری سلێمانیش ڕۆژنامەوانان و کۆمەڵک لە چالاکوانانی سیاسی لە کۆبوونەوەیکی ناڕزایەتیدا تروری ئەو دوو ڕۆژنامەوانەیانە بە توندی مەحکوم کرد و ڕایان گەیاند دەوڵەتی تورک دەیەوێت دەنگی ئازاد کپ بکات. ڕێپێوانی خەڵکی شەدادیش دژ بە دەوڵەتی تورکیا. دانیشتوانی ناوچەی شەداد لە ڕۆژئاوای کوردستان ڕۆژی یەکشەمە 2 بەفرامبار ڕژانە سەر شەقام و هێرشەکانی دەوڵەتی تورک و جیهادیەکانی سەر بە وڵاتە بەسەر کۆبانێ منبج و ڕقەیان بە توندی شەرمەزار کرد. بەشداربوانی ئەو خۆپیشاندانە وێ ڕایجەختکردنەوە لەسەر یەک پارچەیی خاکی سووریا پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک دووپات کردەوە و داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورکیایان لە ڕۆژاوای کوردستان بە توندی شەرمەزار کرد. خۆپیشاندەران هەروەها خوازیاری کاردانەوەی توندی کۆمەلگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی دەوڵەتی ئەردوغان بوون. هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵی ئەنفالکراوی کورد لە عێراق. لە ڕۆژانی ڕابردوودا گۆڕێکی بە کۆمەڵ لە ناوچەی تەلشێخ سەر بە قەزای سەلمان لە پارێزگای سەماوە هەڵدراوەتەوە کە ئێسک و پرووسکی نزیکەی 50 ژن و منداڵی کوردی ئەنفالکراوی تێدایە. بە پێی زانیاریەکان هەموو قوربانیانی تیرباران کراون و دوجار لە شێرخاکدا شاردراونەتەوە. لە مانگی گوڵانی 1403 ئەو گۆڕە بە کۆمەڵە لە ڕێگەی مانگی دەستکردەوە دۆزرایەوە و لە ڕۆژانی ڕابردوودا لێکۆڵینەوەکانیان لەسەر ئەو گۆڕە بە کۆمەڵە دەستی پێکردووە و ڕۆژی یەکشەممە ئێسک و پرووسکەکان لە ژێر خاک هەڵدراونەتەوە. ژنانی قوربانی باوەشیان بە منداڵەکانیان کردووە و بە فیشە کوژراون. هێشتا ڕوون نییە چەند کەس لەنێ ئەو گۆڕە بە کۆمەڵەدا شاردراونەتەوە، بەڵام مەزەندە دەکرێت نزیکەی 50 ژن و منداڵ بن. ڕێپێوانی کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی لە شرکەتی نەوت و گازی گەشتساران. ڕۆژی یەکشەممە 2 بەفرامبار کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی شاغڵ لە شرکەتی نەوت و گازی گەشتساران دەستیان لە کار کێشا و دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشم، خوازگاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، وەلانانی جیاوازی لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 2 بەفرامبار خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی تاران، ئەهواز و ئیسفەهان دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لەبەردەم وەزارەتی ڕفا لە تاران، سندوقی خانشینی ئیسفەهان و ئوستانداری خوزستان خوازیاری پەرداختی حەقدەست و مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت
بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە تاران. ڕۆژی یەکشەممە 2 بەفرامبەر کرێکارانی شاغل لە بەشە جۆرەجۆرەکانی شارەداری تاران لە ئاست ناڕوونی دۆخی پیشەی ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 18 ساڵ پیشینەی کاریان هەیە و خوازیاری واژووکردنی گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ شارەدارین، بەڵام تا بە ئەمڕۆ دۆخی پیشەیان ڕوو نەکراوە و لە بیلاتە کلفیدا ماونەتەوە. ناڕازیان هەروەها داوایان کرد کەمکردنی باجی 2.4 ملیۆنی لەسەر حەقدەستەکانیان ڕابگیرێت و تاکو ناچار نەبن لە کاتی پێشودان ببورن لە کاتی پشوداندا لەسەر تاکسی ئیسنەب کار بکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی لە سوئێد. ڕۆژی شەممە 1 بەفرامبەر کۆمەڵک لە ئێرانیانی ئازادیخواز لە شاری ستۆکهۆڵمی سوئێد کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. شەمەی هەموو هەفتەیەک ئێرانیانی ئازادیخوازی سوئێد لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری ستۆکهۆڵم کۆ دەبنەوە و وێڕێ ڕێزلێنان لە یادی قوربانیانی 4 دەیە سەرکوتی ڕژیم داوای هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی دەکەن. بەشداربوانی ئەو چالاکیە داوایان لە کۆمەلگای جیهانی کرد ڕێگە لە بەڕێوەچوونی حکمی ئیعدامی سامان محەممەد خەیارە و محەممەد ئەمین مەهدەوی شایستە بگرن. بینەرانی ئازیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.